ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە پرۆفیسۆر زولکەفل عەبدوڕەزاق سەرۆکی یەکێتی زانکۆکانی جیهان کرد. لە دیدارێکدا کە دکتۆر موسلح محەممەد سەرۆکی زانکۆی دهۆک ئامادەبوو کوالیتی و پرۆسەی خوێندن و هەماهەنگی و هاوکاری لە نێوانی زانکۆکانی کوردستان و یەکێتی زانکۆکانی جیهان چاوچێکرا. سەرۆکی یەکێتی زانکۆکانی جیهان خۆشحاڵی خۆی بەو سەردانەی کوردستان دەربڕی کە یەکەم سەردانیەتی بۆ ناوچەکە و ڕایگەیان سەرڕای هەڕەشە و تەحەدیاتەکان پێشکەوتن و سەقامگیری هەرێمی کوردستان ژینگەیەکی لەباری دروست کردووە بۆ پێشکەوتنی خوێندنی ئەکادمی و زانستی. لە بەشێکی تری وتەکانیدا باسی لە هەنگا و چالاکیەکانی ئایندەی یەکێتیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان کرد. ڕایگەیان یەکێتی زانکۆکانی جیهان بە ئامانجی بەرزکردنەوەی کوالیتی و ئاسی خوێندنی ئەکادمی و زانستی کار دەکات بۆ پەرەپێدانی پەیوەندیەکانی لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستان. لە بەرامبەردا ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان وێڕای بەخێرهاتنی سەرۆکی یەکێتی زانکۆکانی جیهان ئامادەی خۆی نیشاندا بۆ کار ئاسانی چالاکیەکانی ئایندەی یەکێتیەکە و ڕایگەیاند بیرۆکەی دامەزراوەی زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک هەر ئامانجلی بەرزکردنەوەی کوالیتی خوێندن و پێگەیاندنی سەرکردەی بوارەکان بوو لا بەردەم ئەوانەی کە دەیانەوێت خوێندنی ئەکادمی تەواو بکەن لە بری ئەوەی بچنە دەرەوە. لە کۆتایی دیدارەکەشدا هیوای سەرکەوتنی بۆ خواستن. یەکێتی زانکۆکانی جیهان ساڵی 1950 دامەزراوە و سەرباڕێکخراوی یونسکۆیە و 120 وڵاتیایدا ئەندامە.